ساكن لناو دمي سقا لناو دمي سقا السحر دان راو سيك سحرنا دمي سق دان راو بس كان بزنجي بسوته طبعا او بوي للشياطين نزيق ببن الشياطين اوان فيرك سيك وندما كدو ساعه مشكو تخوار ما زادو كو تخوار سيكن زادو كش السرطان اللي يعني كدو نازم يتشي يعني كدو زنا يستاي كانوا ها سيكا سيكا ورق كان كدو سيكا او سقا بس زمان كان قرباني او بزنا سيك او كمان حاليبم اما بو سرطان يعني كدو كابلا سرطان بقري لا شك زور كسادو تلاقي اما شوكا بيم ويا سرطان لسه مستوى سرطان وسرطان لكابران كله زور كساتو داي اما سرطان الغدة سرطان سبحان الله سرطان نبونا يعني حتى علاجا وكرتو حتى يقدر حتى فيش استكسك سيس الله ولا تدي سيبل كرابو سبحان الله زور خرابي بس سبحان زور حتى أتشاوني أهات درو دماري ملي أو وكسونا لي أهات أو عند عرقي كر وعند عرقي كر جنة يعني أبو أو عند عرقي كر ما هو كر جسم كيشا بناهم شانيا هرشي عرقي أو إيدان المجحيم أو أهات خبار أو جان دواي لنا كولوتي تقي كلوتي تقي شون من هذاك مي ذكرت عزدايك أو خوين لوتي فريدا خوين فري أدا لوتي نقدر تاخذ فري أدا خوين يك رش صوت ترسمت ملاحي وإخوان خاصة كاد لنا تقيبه يتر حرب إنجليزي أيود شيء سنولي فهم شيء سنولي فهم ديارة أو كسحر كان يكردو أو كأكيد ديارة عطشة كنيسة كرلا كنيسة ليكرابوا ما بيك زورج بو أيود من كريستيان ومسيحيين شو عرض صار أيود من مسيحيين ديارة بانجلاديش تبشيرية شيء أكثر والله سبحان الله يتر الله سبحانه وتعالى فرج هداية هاتو وشقوتم شد يشد شد سقطا أوايك الله أكبر كرة من شاقو يا إلهي وشيبو كرة من شاقو توسيب السيس الله ولا ديسيب الوجه أو جاء يقول من شاقو يستا الحمد لله توبة كارا خالي قبول كار يا ربي ريمز قوتي قرتوا ديسيب لكينما إيش وآزارنما هاتو ناو جيان جاري كتر أجر سيري صقا كبكن طبعا أماك كرتيان نبدمي أم صقا أو صقا دميان بستوا نا أو أخوانا نان استو صقا تماشا كان هالنالا ناليتي خوازين چەند ڕۆژە ناوی نەخواردووە چەند تێنوەها خۆی بۆ ناگیرەوە پێوە بەستانتوە لەو دارەش و دەمیشی بەستراوە ئەم سحرە بزانە خوا ڕەحمی بەو کەسە کردووە ئەو کەسێ دێبۆتە سەبەب چووە ئەو سحرە بەتاڵکات دۆزیوێتەوە بەو شێوە ئەگەر نا ئەو سحرەکەی کارا ئەبێ ئەو کاتەی ڕوحی ئەو سەگە دەرچوو ڕوحی سەگ بۆتە دەرەچێت لە پێناو شەیاطین و جنە بێتە قوربانی کە ڕوحەکە دەرچوو ئەو جا خادمی ئەو سحرانە دەست بە کاری خوانەکەن مقابل بەو قوربانی کە درا بۆ جن و شەیاطین سیرکن الله ئەکبەر لەو وجدانە تۆ بێنە بەر چای خۆت پێغەمبەری سەرورە فەرمی عەلەیهی سەڵاتو وسەلام دەخەلەت امرأة النار فيه الرع ئافرەتێک لەسەری یەک پشی دەچوە جەهەنەم بۆ بەستی بیەوە نەلێگەڕان لە عەرزە بخۆی بلەوەڕێ بخوا نەلێگەڕا ئاو بخواتەوە بەو نوعە مرد بەڵام مقابلیشە ئافرەتێکی لەشفرۆش لەسەر سەگێکی کە ئاو داوە تێنوو بووە ئاوی داوە لە تێنویا قورتاری کردووە پێغەمبەر فەرمووی خوا لێی خۆش بووە تۆ بێنە بەر چای خۆت ئەو جۆرە کوفرانە ئەکەن لە جیاتی ئەوەی سەگێک ئەگەر پێویستی بە قورتاریکە سەگەکەی هێناوە بەو دەردەسەریە نەنانی ئەداتێ نە ئاو لە ناوی ئەوە پێشەوانەی پێغەمبەر چ شتێک کوفرە چ شتێک خوا پێغەمبەر پێیان ناخۆشە ساحر ئەوە ئەکە وەڵڵاهی ئەو دار و بارش کە ئەبینی ئەو شوێنش من زۆر گومانم هەیە ئەشێ کوردستان بوو بێ 100 ملیۆن چونکە سەگەکە لە سەگی کوردستانە چێت و هەروەها دار و بەردەکە و شاخەکەش پێچی ناوچێکی شاخای و ئەوانە بێ ئیتر ئیناری داهێوین لە ڕاجعون لە ئەڵڵا بترسێن لە ئەڵڵا بترسێن لە ئەڵڵا بترسێن چە قێزەوە نییە کە ئەیکان لە پێناوچی تۆڵەکردنەوە لە پێناوچی خەڵکی مسەخەر بێ بۆ تۆ لە پێناوچی سەرۆت و سامان و پارە لا ئیلاهە ئیلا الله من ئەو دیکۆرە و ئەو مەزەراتەکە پێشان دەبووی بزانێت کە تۆ سحرەکەی خەریکی چی خەریک تاوانێکی گەورە چ دڕندەیەکی تۆ بێنە بەر چای خۆت ئەو سەگەی ئێستا ئێوە لە ئەوەکەی بێنە چەند ڕۆژە ئاوی نەخواردووە نانی نەخواردووە تێنووە ئەوجا لەگەر تێنوێتیشە چ جەریمەیە کە چی قێزەوەنە بۆ شەیاطین ئەکرێت ئەمە بۆ شێوە دەنگ بەستراوە ئەیکەنە قوربانی شەیاطین بجنە بۆی ئیشی ئەو سحرە بکات ئەتاوکو ئەو کەی تەواو وەکارە ئەکەوێکێنێ ئەو سەگا گیانیدا کە گیانیدا تەواو قوربانیەکە بوو جا بزانە کابرا چی بەسەر سەگێکەکەنە قوربانی بۆ ئەوە هەنە کوردستانی ئەوە هەرچی سەگە بێ دەست و قاش بۆ هەمووی بۆ ئەو شەیاطینانە ئیشی قێزەوەنان پێ ئەنجام ئەدەن جا ئەمە یەک لەو نمونانەیە کە وەکو ڤیدیۆ